الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، ئێمە دوو مستەلەح هەیە، دوو زاراوە هەیە نابێت تێکەڵاویان بکەین. یەکەمیان بریتیە لە ژیان، دووەمیان بریتیە لە زیندوو بوون. ئەو مرۆڤانەی کەوا لەسەر زەویدا بە ملیارەها مرۆڤن، هەموویان زیندوون. زیندووبوون بەو مانایەی کە دڵیان لێ دەدا هەناسەکانیان لە ڕێی سیەکانیانەوە دێو دەڕوا، بۆریەکانی خوێنیان خوێن هاتوچۆی پێدا دەکا، هەستیان هەیە، تامیان هەیە، لەززەتێکی کاتی وەردەگرن. ئەمە هەموومان تێیدا زیندوین. بەڵام هەموو مرۆڤەکانی سەرزەوی لە ژیان دانین. بۆیە کاتی خۆی شاعیری عەرەب جوانی وتووە کە دەڵێ: ليس من مات فاستراح بميت إنما الميت ميت الأحياء. ئەو کەسەی کەوا دەمرێ و بەدار جەنازەیەک دەیبەن بۆ گۆڕستان، ئەوە بە مردوو حساب نییە، گەیشتووە بە ژیانی ڕاستەقینە. بەڵکو مردووی ڕاستەقینە ئەو کەسەیە کە بە ڕوح زیندووە، بەڵام هیچ مەرجێکی ژیانی ڕاستەقینەی لەسەر زەوی تێدا نییە. زۆر کەس هەیە ڕۆژانە دێو دەڕوا، کەس کار و کەسابەت دەکا، نان دەخوا، ڕەنبێ لەززەتێکیش لە خۆشیەکان وەرگرێ، بەڵام بە مردوو حسابە، لەبەرەوەی ژیانی ڕاستەقینەی نییە. جا ئیسلامەکەی ئێمە، ئەم شاخەڵاتەی خوای پەروەردگاری ئێمە، هەر وەکو لە ئاسمانەوە لە کاتی پیرۆزی خۆیدا بارانی ڕەحمەت دەبارێنێ و ئەم زەوی وشکە زیندوو دەکاتەوە، کە هەر لەم کاتەدا لی دەپاڕێنەوە: یا ڕەبی خوایە ئەم ساڵیش لەم کاتە پێویستەدا بارانمان بۆ بارێنی، لە کوردستانی خۆشەویستمان و هەموو وڵاتاندا بارانی ڕەحمەتی خۆت زەوی وشکمان بۆ زیندوو بکاتەوە و بەرەکەتی زەویمان بۆ بڕوێنێ یا ئیلاهە العالەمین. لە وشکە ساڵی و بێ ئاوی یا ڕەبی خوای پەروەردگار بمان پارێزی، وڵاتمان هەمیشە ئاوەدان کەی. هەر وەکو لەو ئاسمانەوە ئەو بارانە ڕەحمەتە دێتە سەر ئەم زەویە، هەر لەو ئاسمانەشەوە ئەو قورئانە پیرۆزە دابەزیەوە بەسەر ئەم مرۆڤایەتیە بۆ ئەوەی ژیانمان پێ ببەخشێ. خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ: يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم. ئەی کۆمەڵی ئیمانداران، ئەی خواناسان، ئێوە کەسانی بڕواتان بە قیامەت هەیە، ئیستەجیبوا زووکەن، هەر هەمووتان خێرا پەلە بکەن لە وەڵامدانەوەی بانگەوازی ئەڵڵا سوبحانەه وتەعالا، لە وەڵامی بانگەوازی محەممەد صلی الله عليه وسلم، کاتێک بانگتان دەکا بۆ ژیان، ئەو شتەش کەوا ژیانتان پێدەبەخشێ و زیندووتان دەکاتەوە قورئانە. کەواتە هەر کەسێک وەڵامی خوا و پێغەمبەری خوای دایەوە صلی الله عليه وسلم، لە ژیانی زیندووبوون ڕزگاری دەبێ. هەر ئەوە نییە زیندوو بێ بەسەر زەویدا بێ و بڕوە، ئەوە هەمومان تێیدا شەریکین، بەڵام ئەو زیندووبوونە وەڵڵی تامێکی نییە ئەگەر ژیانی ڕاستەقینە نەبێ. پشیلەیەکیش چۆلەکەیەکیش زیندووە، بەڵام حەیفە تۆی مرۆڤ هەر وەک ئەو زیندوو بی، ئەبێت تۆ ژیانت هەبێ. ئەو ژیانەش بە وەڵامدانەوەی خوا و پێغەمبەری خوا دەبێت صلی الله عليه وسلم. ئالێرەدا پرسیارێک دروست دەبێت، لەوانەیە جەنابیان خەڵکانێک بپرسێ: باشە کە ئیسلام دینی ژیانە، قورئانەکە دینی ژیان و ژیاننەوەی مرۆڤە، ژیاننەوەی ڕوحە، ناخە، تاکە، خێزانە، بواری سیاسیە، بواری کۆمەڵایەتیە، بواری ئابووریە. ئەی باشە بۆ بە چاوی خۆمان دەبینین مسلمانان وەکو کۆمەڵگا بەگشتی کزن، مسلمانانێکی خەم ناکن، مسلمانان وەکو ئاستی کۆمەڵگای نێودەوڵەتی لە دەوڵەتە دواکەوتۆکاندان. ئەو هەموو دەوڵەتە مسلمانە هەیە، هەمووی لە لیستی دواکەوتۆکاندایە، زۆربەی هەرە زۆری لە لیستی هەرە گەندەڵەکاندایە، لە لیستی هەرە خراپەکانی بار و گوزەران و حکومڕانی و ئیدارەدایە.
ئەی باش ئێمە خاوەنی ئەو قورئانەین و ئەو هەموو وتاری جومعە و جەماعەتە لە وڵاتی مسلمانان دەکرێت ئەخۆ ئەو پرسیارەش حەقی خۆیەتی وڵام بدرێتەوە باشە بۆچی مسلمانان پیس و پەڵۆخن باشە بۆچی لەژێر چەتری ئیسلامدا خەڵکێک خۆکوژی بکە و خەڵکی بە ناحەق بکوژێ باشە بۆچی یاسا لە وڵاتی مسلماناندا پەیڕەوی پێ ناکرێ و خەڵک حەزی بە دۆستایەتی یاسا و تەطبیقی قانون نییە ئەم پرسیارە واقعیانە ڕەن بێ وڵامەکەی ئەگەی بیپێکین ئەوە بێ ئێمە بەڕاستی ئەو مسلمانە حەقە نەبووین کە قورئان داوای دەکات ئیستیجابەمان بۆ خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەبووە بەڵام بەو شێوە حەقیقیە نەبووە کەوا ژیان بەخش بێ لما یحییکم بۆیە ئیمان تەنها بنووسینی سەرتەسکەرەیەک نییە بنووسرێ مسلم ئیمان سێ مەرجی هەیە ئەو ئیسلامەتی کە بەختەوەرمان دەکا وڵاتمان ئاوەدان دەکا وەکو تاگ خۆشحاڵمان دەکا وەکو قیامەت سەرفرازمان دەکا خۆشەویستانم برایان و خوشکانی مسلمان ئەبێ سێ مەرجی هەبێ یەکەمیان الئیمان ما وقر في القلب ئیمان ئەوەیە کە لە ناخی ئینسانە لە ناو دڵی مرۆڤ جێگیر بێ یعنی تۆ لە ناخەوە هیچ گومان و شکر نەبێ بەرامبەر بە خوا بەرامبەر بە پێغەمبەری خوا بەرامبەر بە پێغەمبەران بەگشتی سەلامی خوا لە هەمویان بێ بەرامبەر بە هاتنی قیامەت و بەهەشت و دۆزەخ ئەمانە لەلا شتێکی زۆر یعنی وا چەسپابن چۆن گومانت نییە کە خۆت ناوت فڵان کەسە ئەبێ ئەوواش بێگومان بی لەوەی کە خوا ئەڵڵایە محەممەد پێغەمبەری کۆتای پێغەمبەرانە سەلامی خوا لەسەر بێ و قیامەتێک هەیە بە مردن ژیانی تۆ ژیانی مرۆڤەکان کۆتاییان پێ نایە ئەمە لە ناخات جێگیر بێ بۆیە لە ئیسلامدا ئەبێ سێشت هەبێت تا مسلمانی بە حەقمان هەبێ ئەمە بەرنامە ئیسلامە یەکەم ئازادی تەواو بۆ ئینسانەکان لە هەڵبژاردننی ئایندا یعنی تەواوی ئازادی بدرێ بە مرۆڤێک بەبێ ئەوەی هیچ سانسۆر و زۆریەکی لەسەر بێت دینی خوا قبول دەکا یان نا ئەفەئەنتە تکره الناس حتى يكونوا مؤمنين لست عليهم بمسيطر ئەمە خیتابی قورئانە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشەویستمان نوری چاومان حەزەتی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم ئەو مافەی پێ نەدراوە چاو دێر بێ بەسەر خەڵکەوە من کە هاتوومە ناوتان ئەبێ هەمووتان مسلمان بن خوا فەرمووی ئەوەم بە تۆ نەسپاردووە نابێت زۆر لە خەڵک بکەی لا ئیکراهە فی الدین لە چوونە ناو ئەم ئاینەدا نابێت زۆری هەبێ خاڵی یەکەم بۆ مسلمانێکی حەق ئەوەیە جەویەک بڕەخسێ تەواوی ئازادی هەبێ بۆ مرۆڤ ئاین هەڵدەبژێرێنیان نایەوێ دیندارە یان بێدینە دەبێ ئازاد بێ خاڵی دووەمیان بریتیە لە تێگەیشتن ئاینەکە دینەکە بە تێگەیشتنەوە وەرگێ خوا لە قورئانە دەفەرمێ فاعلم أنه لا إله إلا الله ئەبێ ئەو لا إله إلا الله بە زانستەوە بێ ئەبێ بزانی مانای چییە ئەبێ تێگەیشت بێ ئەبێ بزانی چۆن خوان ناسیوە سێمیان بڕوای ناخت هەبێ جاری وایە کەسەکە دەزانێ خوا هەیە پێشی گەیشتووە و ئازادیشە لە وەرگرتنیدا سبحان الله ناچێتە ناو دڵەکەیەوە بۆیە قورئان دەفەرمێ ئینەکە لا تەهدی من ئەحبەبتە حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی پێ توانا نەدراوە ئیمان بخاتە ناو ناخی دڵی کەسێکەوە ئەینا دەیخستە ناو دڵی مامەکەی خۆیەوە کە ئەبوو تاالب بوو پێی نەخرایە ناوێەوە ئەم سێمەرجە ئازادی تەواو تێگەیشتنی تەواو لە دینەکە سێمیان بڕوابوونی ناخ یەکسانە بە مسلمانێکی ڕاست و دروست بەڵام بە پێچەوانەوە کەسێ بە زۆر مسلمان کرابێ وتوێتیان ئەگەر مسلمان نەبی و شایەتمان نەهێنی لەسەرت دەدەین و دەتکوژین زۆر جار ئەو تۆمەتە ناڕەوایە بەڕاستی بۆ ئیسلام هەڵدەبەسرێ ئەڵێن ئیسلام بە زەبری شمشێر بڵاو بووەتەوە واللهی ئەمە پەیامی دینی خوا نییە دینی ئێمە پێمان دەڵێ ئیسلام لە شوێنێکا گەشە دەکات کە تەواوی ئازادی بۆ مرۆڤ هەبێ هەر خۆی دینەکەمان ڕەتی ئەوە دەکاتەوە کەس بە شمشێر مسلمان بێ یعنی کەسێک بە زۆر مسلمان کرا خۆی گەوری ئیسلامەتێکی لێ قبوڵ ناکە چونکە ئەو کاتە لە ترسانە مسلمانە لە دووڕوویدا دەبێتە منافق ئەگە پشتی لە مسلمانە هەڵکرد کافری خۆی ئاشکرا دەکات کافری منافقشی لە کافر پیسترە کەواتە نابێت کەس بە زۆر مسلمان بکرێ دووەمیان دینی تەقلید و چاولێکەریش مرۆڤ بەختەوەر ناکە زۆر جار کەسێک دەبینێت چوار کەس دەڕۆنە مزگەوتەوە با منیش بە دویان کەوم بزانم چ باسە خۆی حاڵی نەبووە لە دینەکە زۆر جار هەیە خەڵک گەرم دەبێ بە ناوی دینەوە بەڵام لە ئەسڵی دینەکە حاڵی نییە نەزیلەیەکی خۆشتان بۆ دەجێڕمەوە مامۆستای گەورەی کۆیە مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە لە تەفسیرەکە دەفەرمێ ئەفەرمێ باوکم مەلا عەبدوڵای جەلیزادە لە مزگەوتی گەورەی کۆیە وەعزی دەدا وتارێکی زۆر خۆش و پڕمانای خوێندەوە
مەلا عەبدوڵای جەلیزادەش باوکی مەلای گەورەی کۆیە زۆر عالم بووە، زۆر پیاوێکی زمان شیرین و قسە خۆش بووە. ئەڵێ باوکم مەوعیزەیەکی دا و خەڵکەکە دانیشت بوون، بەڵام بەداخەوە خەڵکەکە لەو مەوعیزە و خوتبە خۆشە سوودمەند نەبوون بەهۆی کابرایەکەوە لە دیسان دڵم لە کەوانەیەکە حرمەت و ڕێزم بۆ وشەی بەڕێزی دەروێش بۆ وشەی شێخ تەکیە ئەمانە خوا نەخواستە نابێت سوکایەتیان پێ بکرێت. بەڵام کابرایەک بە ناوی دەروێش فڵان کەسەوە ئەڵێ لە ناو مەدیسەکەدا بوو بەهای هوو دەینەڕاند نەهێش باوکم میستفادە بە خەڵکەکە بگەێنێ و خەڵک لە قسەکانی حاڵی ببێت. مامۆستا مەلا عەبدوڵای جەلیزادەش پیاوێکی بە تەحەمل، پیاوێکی لە سەرخۆ هێمن، لە کابرا تووڕە نەبوو بڵێ دەستی بگرن و لەو مزگەوتە فڕێدەنە دەرەوە. پیاوێکی زۆر بە ئەدەب و بە حورمەت بووە. کاتێک قسەکانی خۆی دەکا و دەزانێت خەڵکەکەش هیچ حاڵی نەبوو، بۆی جارش کە ئەم هەڵەیە لە مزگەوتە دووبارە نەبێتەوە، ئەچێتە لای کابرای بەناو دەروێش. پێڵێ مامە فڵان کەس تۆ نەتێش من ئەو خوتبەیەکی خوێنمەوە ئەو خەڵکە سوودمان بێ لێی، ئەو بۆ وا دەکەی؟ بۆ بێدەنگ نابی، بۆ ئارام ناگری، بۆ لە ماڵی خواتە ئەو هاتوو هاوار و گرمە دەکەی. ئەڵێ قوربان لە خەوفی خوا لە ترسی خوا قەلبم هەمووی دەلەرزێ و هیچ ئارامم نەماوە، خۆم پێ ناگیرێ. مامۆستا فەرمووی بزانم ئەم کابرایە چۆن خوا دەناسێ؟ ئەها دینی تەقلیدی نا. ئەڵێ دەتخوایە یەک تۆز باسی خوام بۆ بکە، تۆ کە ئەوەندە لە خوا ترسی و لە خەوفی خوا ئارامن نەماوە، خوا چۆنە؟ خوا چییە؟ ئەسمایی سیفاتی باسی دەسەڵاتی عیلمی قودرەتی حکمەتی. دەڵێم مامۆستا من هەندەی نازانم مەلا، من دەزانم ئەم دنیا سێ کەس دروستیان کردو و هاوبەشن تێیدا، خوا و پێغەمبەر و غەوسی گەیلانی. هیچ کە نازانم، من حەقی ئەوم نییە، گەرمیش دەبم و دڵیشم دەکوڵێ. مامۆستا لێی گەڕێن بەخوا مەحەر ئەوەیە زانیوێتی خوا هەیە. یعنی هێشتا وا دەزانێ غەیری خوش پێغەمبەری خوا و غەوسی گەیلانیش سەلامی خوا لە پێغەمبەری خوا و ڕەحمەتی خوا لە هەموو پیاو باشان بێ شەریکی خوا لە دروستکردنی ئەم دنیادا. داکە ئەمە عەقیدەی بێ هەر لێی گەڕێ. زۆر کەس ئاوا خوا دەناسێ. بۆیە دینێکی تەقلیدی نا، دین فەعلەم لێ حاڵی بەکاکە. هەرەوە نەبێت لە باوکتەوە فێری نوێشکردن بوو بی، وەڵا حەق وایە لەمانای نوێش حاڵی ببی، حەق وایە لەمانای مزگەوت و جومعەش حاڵی ببی. سێمیان دینی مەسلەحەت، کەسێ لە پێناوی بەرژەوەندیەکە موسڵمان بێ خوای گەورە ئەو دینەی لێ قبوڵ ناکە. وەنمونە ئافرەتێکی مەسیحی موسڵمان دەبێ، زۆر جارەوانە دەبیستم دەبینم پێڵەن موسڵمانەکە ناتوانێت مارەت کە حتا موسڵمان نەبی، ئافرەتەکە بۆ خۆی فەقیرە هەر دینی نییە، خۆ لەسەر دینی مەسیحی ڕۆژە نوێژێکی هەر نەکردووە، هەر نازانێت دین چییە دابڕاوە. دەڵێ کوڕە مهمە یەشوو بۆ کوڕە بکە، مامۆستا بڵێم چی؟ وەڵا بڵێ لا ئیلاها ئیلا الله محەممەد ڕەسوول الله. شایەتمانێک پێڵێن دڵێن موسڵمان بوو، ئەدە دوای داش نازانێت فەقیرە موسڵمانی چییە. چەند کەسیان لەو ئەوروپایە بە حساب ئەوە موسڵمان کردووە. ئەوە موسڵمانی مەسلەحەتە. موسڵمان نابێت لەسەر ئاستی مەسلەحەتا بێ، ئەبێ بڵێ ئەگە شوش بەم کوڕە نەکەی هەر دینی خوا و ئیسلامەکەت قبوڵە، ئەگەوتی ئەرە وەڵڵا پەیوەندیم بەوە نییە شوو بە فڵان کەس بکەم یان نا، یان فڵان کەس بێنم یان نا، من بۆ خۆم دینەکەی خوام قبوڵە. ئەگە کوڕێکی مەسیحی بێتە خوازبێنی کچێکی ئێمە بەس لەبەرەوەی کچێکی موسڵمانی بدرێت یا شایەتمان بێنێ، ئەوە دینی مەسلەحەتە، دواتریش پەشیمان دەبێتەوە. ئیسلامیش لەو کەسانە سوودمەند نابێ. بۆیە دینی خوا دەبێ بە زۆر نەبێ، تەقلیدی و چاولێکەری نەبێ، بۆ مەسلەحەت نەبێ. ئەمە ئەو کاتە ئینسانێکی منافق لە کۆمەڵگادا بەرهەم دێ. بۆیە ئەو کەسانی کە موسڵمان دەبن دێنە بازنەی ئیسلامەوە، نابێ هەر بەوەندە لێیان ڕازی بین بڵێ ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله. أبي بزاني أخوات شيا، أبي بزاني محمد شيا أو بيغمبري خوات شيا. بويا جاري كان كاتك أم كردي يزيدياني خومان أم استمان لكرا للان أم دل رشان آل رشان فقير أو مالو حالو كشور مشرف وناموسيان بهدر درجي بيش همو كزي مسلماناني راستقين وأهلي مزقود بولا سريب الجواب بوين کۆمەڵە خەڵکێکم بینین لە هەرێمی کوردستاندا وتیان وەڵای مە تەبەڕامان کردووە لە دینی خۆمانەوەی مەژبووین بە یەزیدی. هەندێک مامۆستا وتیان قسەیان لەسەر بکرێ، وتم هەر لیان گەڕێ باشە، کابرا پێشتر فەقیرە بەناو موسڵمان بووە، هەر دینی نەبووە، ئەتر ئێستا بە تەبەڕای لە دینی خۆی کردووە ناحەقی نییە، بەڵکو ئەم جارە خوا ڕەحمی پێ بکات بە وەعیەوە بگەڕێتەوە ناو دینەکە. بۆیە زۆر کەس لەسەر ئیسلام حسابە، بەڵام وەڵڵاهی ئیسلام ئەو جۆرەی نەویستووە کە لە ناخیە جێگیر نەبووە. دووەمیان شایەتمانی زوبان ئینسان بە فەخرەوە شایەتمان بێنێ بڵێ خوا الله پەروەردگار مە بێ هاوبەشە و محەممەد پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم ڕابەر و چاوساغی دنیا و قیامەتمە. جا ئەم شایەتمانە ئەبێ شایەتی چییە خۆشەویستان؟ شایەتی ئەوەیە یعنی من ئەم شتم بە چاوی خۆم دیوە، یعنی کەسێک کە دەڵێ ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله، ئەبێ ئەوەندە شاهیدیەکە لە ناخیا جێگیر بێ بڵێ وەڵڵاهی چۆن بینیم ئەوە فڵان کەسە لە تەنیشما دانیشتەوە هیچ گومانم نییە
واللهی وا دەزانم بەو چاوانەی سرم بینی و مەکە خوا بە تاک و تەنها و بێ شەریک ئەمە زوو ئاسمانە و من و مەخلوقاتی دروست کردووە ئەوە هیچ گومانێکن لە بوونی ئەڵڵادانە بە لەدەسەڵات و قودرەت و عەزەمەتیدا کە دەڵێ واشهد ئەنە محەممەدەن ڕەسوول الله یعنی وەکو بەو چاوانەی سرت چاول لێبوو بێ کە حەزەتی جوبریلی ئەمین لە خوای پەروەردگارەوە ئەو قورئانەی وەرگرتەوە داوێتی دەست پێغەمبەر ئەویش بۆ ئێمە خوێندوێتەوە يعني ئەوەندە بە یەقینەوە شایەتمانەکەت بە محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم هێنابێ والله ئەو ئیمانە لێ بەختەوەر دەبی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جیلی بەختەوەری بوون بۆیە سەحابە ئەوەندە گەورەیە بۆیە هەر کەسێک بێئەدەبی بەرامبەر بە سەحابەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله لە دینی ئیسلام دەچێتە دەرەوە دەبێ وریای خۆی بێ ئەبێ بە خۆی دابچێتەوە سەحابە ئەوەندە گەورە بوون ئاوا لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بەختەوەر بوون ئاوا شایەتمانی حەقیان هێنابوو وەکو بە چاوی سەر ئەم شتانەیان بینی بێ ئەچینە خزمەت مسنەدی ئیمامی ئەحمەد لە مجەلەدی 15 فەرموودەی ژمارە 215 وإمام أبو داود بجمارة فرمودي 3607 شيخي أرناؤوط دفرمي السندكي صحيحة لم فرمود الصحيحة دا دفرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم شو بازار كاتك شو بازار كم بازار بازاري فروشتني أسبي رسن كولاخي سواري أو زمان أبوه أمر أزاني يعني وكو بيان صلى الله عليه وسلم أقل لجيان أبو هذا شو شوية أتشوف بو بيشانغاي كريني أوتومبيل أو زمانة أو بيشانغاي كأسبر السنكاري اللي عرس كراون وكو أو بازارنا بو كإسلام ونيكا وبرادو أواني اللي دفروشلين پیغمبری خدا صلی الله علیه و سلم بشخصی خوی چوت ام شوێنانە ئێمە جاری وایە ستەم لە مەلای دینیش دەکەین یعنی کابرا پێی سەیرە مەلایەک لە مەعرەزی سارەدا بینێ کە سارە دەکڕێیان سارەیەکی گرانبەها دەکڕێ ئەوە چۆن مەلا لەو مەعرەزەدا بوو ئەوە هیچ شوێنی مەلایە ئەوە چۆن مەلا و سارەی لێخوڕی ئەگە تۆ مەلا بە میراتگری پێغەمبەر صلی الله علیه و سلم بزانی ئەوە پێغەمبەری خوایە ئەوە حەدیثەکە و ژمارەکانی بۆ خوێندوویتەوە زۆر ئاساییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی چۆتە ئەو زەمانە ئەسب هەبوو ئەگەر ئێستا بوو ئەم مەعرەزی سارە دەبوو چونکە ئاداتی هاتوچۆیە لەو کاتەشا ئەسب بە نرخترینی شتی گواستنەوە بووە کە ئینسان سواری بێ و کاری خۆی پێ جێبەجێ بکە و هاتوچۆی پێ بکە زۆر ئاساییە مامۆستایەکی ئاینی باشترین سارێ هەبێ بەڵام ئاسایی نییە حیزبێک دابێتیە عیبە بۆ مەلایەکی دینی حکومەت دابێتیە کڕی بێتی دەنگی پێ کۆ بکاتەوە حیزبێک بیکا بە پیاوی خۆی ئەمان عیبەیە ئەیناگەی ژۆک ئەو خەڵکە کەسابەتی حەڵاڵی کردەوە بە پارەی حەقی خۆی شتێکی باشی هەبێ وەڵا بێ هەمومان خۆشحاڵ بین پیرۆزبایی لێ بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چوو بۆ بازاڕە و سەحابەش دینداران بەلایەنەوە ئاساییە ئەسپێکی زۆر باشی لە کابرایە کڕی فەرمووی بە ئەوەندە ڕێککەوتن لەسەر سیعرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی با بڕۆین وەرە لە ماڵەوە پارەکەت دەدەمێ خۆشەویست لە پێشەوە دەڕۆی کابراش هێواش جڵەوی وڵاخەکەی گرتو و هێواش دەڕۆی سستە سستی دەکرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وای زانی کابرا هەر لە دواوەی دەڕوا دووسێ مشتریتر لەو بازاڕەدا چۆن لە مەعرەزەکانی شتێک دەکڕێ هەمومان بینیمانە ئەویش لێی سەودا دەکەوێت شتیش لە بەوەندە نایدەی ئەگە بەدە پارە بوو بێ کابرایەک دووسێ مشتری چوونە سەر ڕێگای وتیان ئەو ئەسپە چاکە بە چەند دەفرۆشی وتی ئەوە چەندی پێدەن وتیان 12 پارە 12 ئەو زەمانە واتە دوو زیاتر لە سعرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کابرا بانگی کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە من بە تەمام ئەم ئەسپە بفرۆشم ئەگە دەیکڕی باشە ئەینا بەم پیاوانەی دەفرۆشم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی کاکە ئەی من لێم نەکڕی ئەی ئێمە مەعامەلەمان تەواو نەبوو وتی ناوەڵا ناوەڵڵاهی سوێندی خوا وتی لا والله ما بعتوکە سوێند بەخوا پێم نەفرۆشتووی مەعامەلەم لەگەڵ نەکردووی ئەگە حەزت لێتی وەرە پێت دەفرۆشم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی والله من لە تۆم کڕی ئێستا بەڕێگاوە بووین بڕۆین لە ماڵەوە پارەکەت بدەینێ بەڵام دیارە ئەمانە زیاتریان داوە بە تۆ ئالێرەش لە دادپەروەری پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم سەرکردە و مەسئوولەکان فێر دەکا ئەگە هاوڵاتێک غەڵەتیشی بەرامبەر کردی مەسئولێکی ئەمڕۆ بچێتە مەعرەزێک سارێک بکڕێ هاوڵاتێک ئەوەیە بەرامبەر بکا بە حیمایەکانی بزانێت چی لێ دەکەن بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە ئەخلاقی نەبوو وەکو هاوڵاتێک لەناو کۆمەڵگادا ڕەفتار دەکا وەکو سەرکردەی وڵاتەکە ڕەفتار ناکە سەحابەکان کۆبوونەوە وتیان وەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاکە قەت قسەیەکی ناڕەوا ناکە ئەوە دوورە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێی نەکڕی و معامەلەی نەکرد بێ و ئێستا بڵێ ماڵی منە وتی سوێند دەخۆم لێی نەکڕێوم هەلومە بشاهدین ئەی پێغەمبەر ئەگەر ڕاست دەکەی بڕۆ شاهیدم بۆ بێنە شاهیدێکم بۆ بێنە شاهیدی بدات کە من و تۆ معامەلەمان کردووە لەسەر ئەم ئەسپە کەس لە سەحابەکان تر خۆ لەوێ نەبوون لە دەوریان نەبوون
والله سەحابەیەک هات ناوی خوزەیمەی کوڕی ثابت بوو وتیەوە چییە؟ وتیان ئەو بابەتێکە. فەرمووی دەی وەڵڵاهی من شاهیدیە دەم کابرا کە پێغەمبەری خوا ئەو وەسپەی بە ئەوەندە لە تۆ کڕی. من شاهیدم ئەگە داوای شاهید دەکەی. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بیمە تەشهەدو، بەچی شاهیدیە دەی؟ ئەکە خۆ تۆ لەوێ نەبوو یەک ئێمە مەعامەلەمان کرد، چۆن ئەم شاهیدیەتدا؟ وتی یا رسول الله أنا أصدقك بخبر السماء أفلا أصدقك بما تقول؟ أي پێغەمبەری خوا کە من وتم وأشهد أن محمد رسول الله شاهدیم داوە و تۆم بەڕازگۆ زانیوە وام زانیوە بەو چاوانەی سەر بچاوم لێ کە جوبریل لەلایەن خوا و قورئانی بۆ هێناوی تۆی کردۆ بە پێغەمبەر. من بۆ ئەو مەسەلە گەورە شاهیدیم بۆ داوی و بڕوام پێهێناوی. ئێستا بۆ ئەم مەسەلە بچووکە کە تۆ لە ژیان تا تەماحل لە ماڵی کەسانیت چۆن ناتوانم شاهیدیت بۆ بدەم؟ والله شاهیدیە دەم کە تۆ بەیعەکەت بڕاندۆتەوە و ئەم ئەسپە ماڵی تۆیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئافرینی لە هەڵوێستی ئیماندارانی ئەم سەحابە کرد. فەرمووی شاهید بن ئێوەش لەمە دووە ئەم شاهیدی خوزەیمەی کوڕی ثابت بە دوو شاهیدی دەخوا لە مەحکەمەدا. وەیە کاتێ زەیدی کوڕی ثابت قورئانی نووسیەوە دەبوو هەر ئاەتێک دوو سەحابە شاهید بێکەوە ئاەتی قورئانە ئەمجا دەنووسرایەوە. کاتێ خوزەیمە شاهیدی بدایە دەیفەرمووی یەک شاهیدی ئەو کیفایەتە بە دوو شاهید دەشێ. حیفە ئینسان ئاوا لەگەڵ دینەکەی خوادا نەبێ، ئاوا ئیمانی بە پێغەمبەر نەبێ صلی الله علیه وسلم. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. ئەمە مسلمانێکی بە حەقی دروست دەکا. جا ئەمجا کۆمەڵەشت هەیە بۆ نمونە عیلم دەری نەخستووە، ئەبێ من و تۆ ئەوەندە بە شانازیەوە بڵین مادام خوا و پێغەمبەری خوا فەرموویەتی واللهی من پێویستیم بەوە نییە عیلم ئەمڕۆ دەیسەلمێنیاننا، ڕۆژێ دڵنیام کە دەیسەلمێنێ. لە قورئانی پیرۆزدا لە سوورەتی الحەجدا ئاەتی 73دا خوای پەروەردگار باسی کافرەکان دەکات. دەفەرمێ ئێوە سەرگەردانن ئەو شتانەی کە لە جیاتی غەیری خوای پەروەردگار هانا و هاواریان بۆ دەبەن نمونەتان بۆ دێنمەوە بە بێدەسەڵاتترینی مەخلووقەکانم کە مێشێکە. يا أيها الناس ضرب مثل فاستمعوا له إن الذين تدعون من دون الله لن يخلقوا ذبابا ولو اجتمعوا له. خوا نمونە بە مێشەڕەشکە دێنێتەوە. مێشەڕەشکە بۆ جاران علەمانی تەفسیر دەیان فەرموو بۆ خوا باسی فیل و حوت و ئەوانە ناکە، بۆ باسی مێشەڕەشکە دەکات. دەیان فەرموو لەبەر چوار شت. یەکەمیان لەبەرەوەی هێندە زۆرە، شتی زۆریش یعنی بە حساب بەکەم نرخ تەماشا دەکات. دووەمیان زۆر پیسە، سێمیان هیچ کەس پارەی پێ نادا. هەموو ئاژەڵ ڕەمێ نرخێکی هەبێ بۆ جوانی بێ، بۆ هەر شتێک بێ، بۆ جەمال بێ، بۆ خواردن بێ، بۆ ڕاوکردن بێ، بەڵام مێشەڕەشکە کەس پارەی پێ نادا، بێ نرخە، زۆر قێزەون و پیسە بچێتە خوانێکەوە بێزی لێ دەکەینەوە. سێم زۆر زۆرە، چوارەم زۆر لاواز و بێدەسەڵاتە، ئاوا لێ دەکەی دەیکوژی. بەڵام ئەمڕۆ عولەمایان دەفەرمون ها قورئان چەند وردە، بۆیە کاتێک کە عیلم پێش دەکەوێت تەفسیری قورئان زیاتر پێش دەکەوێت. ئێمە شانازی بەم دینەوە دەکەین، ئاوا قورئانەکەی خۆمان دەناسین. کاتێک بەرێ ڕۆژ ئاوازانیان ئیتیحادی سۆڤێتی هەڵوەشە هاتنە سەر ئەوەی کەوا لە بینی ڕوح و مادەدا لێکۆڵینەوە بکەن. کاتە باسی ترشی DNA کرا هاتنە سەر ئەوەی چ شتێک سادەترین و گەورەترین ترشی DNA تێدایە و لێکۆڵینەوەی لەسەر بکەن. گەیشتنە سەر ئەوەی مێشی میوە کە پێی دەڵێت درۆسۆفیلا مێشی میوەیە لە هەموو مەخلوقاتی سەر زەوی دروستکراوەکانی خوا ترشەکەی گەورەترە، ترشی دینیەکەی و ئاسانتریشە، شکلی ئاسانترە و گەورەتریشە. بۆیە هەستان بە دروستکردنی ئەو ترشی دیەنەیە. بەڵام سبحان الله قورئان دەفەرمێ هەموو خەڵکی سەر زەوی کۆ بێتەوە وەلەو اجتەمەعوا له. هەموو دەوڵەتەکان کۆ ببنەوە، هەموو هێزی عەسکەری، هەموو مختەبەرەکان، هەموو کیمیازانەکان، هەموو بایۆلۆجیەکان، هەموو دکتۆرەکانی سەر ئەم زەویە کۆ ببنەوە ناتوانن مێشک دروستکەن، ناتوان دروستیکەن. هاتن ترشەکەی ئەم مێشەیان دروست کرد، بەڵام دیئێنەیەکە ڕوحی بەبەران نەکرا. دیئێنەی مێشەکە کە ئاوەکان لێ دەردێنا دەمر کە ئاوەکان تێدەکردەوە و زیندوو دەبەوە، بەڵام ئەو دیئێنەی خۆیان دروستیان کرد ئێستاش دروست نەکرا. خوای گەورە سبحان الله باسی ئەوە دەکات ئەمە مەخلوقاتێکمە کە لە ڕووی سادە و ساکاریەوە لە هەمووان سادەترە. دەفەرموو تۆ ئەم سادەیەم بۆ دروستکە، ئێستا و ئێستاش دروست نەکرا. قورئان فەرموو وەلەو اجتەمەعوا له، ئەگەر دەیان کۆنگرەی لەسەر بەسێ ناوێنە کۆنگرەی ترشی دیئێنەی ئێستاش دروست نەکرا. هل لەسەر ئەو مێشە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم فەرمووی إذا وقع الذباب في إناء أحدكم فليغمسه كله ثم ليطرحه فإن في أحد جناحه داء وفي الآخر شفاء. لصحيح بخاري دام فرمود زياري نهاتوا
خۆشەویست فەرمووی ئەگەر لە شوێنێکا بووی دەفرێک قاپێک خواردن لا بوو بەتایبەت ئەگەر خواردنەکە شلە بوو مێشێک کەوتە ناویەوە تۆ یەکسەر پەنجەیەک بنێ بە مێشەکەدا و لە ناو شلەکەدا نقومی بکە ئەگەر ویستت بیخۆ ئەمە فەرمان نییە یعنی کابرا بڵە پەرداخی شیر یا ماستاوم لایە مێش کەوتۆتە ناوی ئیلا دەبێ وا بکەم ئەمە لە کاتێکا بۆ خەڵک گرانی بووە نەبوونی بووە کابرا پەرداخی شیری ژەمەکەی هەر ئەوە بووە مێشێکیش خۆی تێکرد تازە پێم ناخورێت پێغەمبەری خوا فەرمووی مادام هەرەوە خۆراکتە مەی ڕێژە پەنجەیەک بنێ بە مێشەکەدا بە تەواوەتی نقومیکە دوایی دەری بێنە و فڕیدە و مەترسە و بیخۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕوونی کردەوە بۆ سەحابەکان فەرمووی لەم مێشەی بەرچاوی ئێوەدا لە باڵێکیانە نەخۆشی هەڵگرتووە لە باڵەکەی تریانە دەرمانی دژی ئەو نەخۆشیی هەڵگرتووە ئەمە باسی چییە مێشێک بێنە من و تۆ بەم چاوی تیژی خۆمانەوە خوا لێمان نەسێنێ سەیری مێشێک بکە لەبەر خۆرە تەماشا دەکەین هیچ لە بن باڵەکەیە بەخوا نابینی یعنی ئەمە باسێکی زۆر وردە 1400 ساڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 1300 ساڵ پێش ڕۆدۆزینەوە کە باسی ئەوەی کە ئەمە باسی میکرۆبە هەتا سەدەی 19 زانای فەڕەنسی لویس پاستێر لە سەدەی 19دا مایکرۆسکۆپی دۆزیەوە کە بینەری میکرۆبە لە ڕێی مایکرۆسکۆپەوە کە دۆزیەوە میکرۆبی دۆزیەوە کاتێ سەیریان کرد واقعاً مێش هەڵگری ئەو میکرۆبە پیسانەیە مێش هەر بە پیس زاندرا 100 دانە ساڵ وتیان مێش هیچ خێرێکی پێوە نێو هەمووی نەخۆشیە سەدەی 20 ها ساڵی 1933 لە وڵاتی هیندستاندا کۆلێرا بڵاو بووە کۆلێرایەک نەخۆشی تاعون خوا بمان پارێزێ تقریبا نیوەی هیندستانی لەبەین برد خەڵک وتیان وڵاتی هیندستان بۆ دوجار ژماری دانیشتوانی کۆتایی پێدێ ڕۆژی وا هەبوو 1000 کەس مردووە بەو نەخۆشی ڕشانە و سکچوونە بەڵام وەختێکیان زانی سبحان الله یەکسەر خەڵکەکە لە خۆ چاک بوونەوە یەکتر چاک بوونەوە بەبێ بەکارهێنانی کەس تیمی پزیشکیش نەیەتوانی بچێتە ناویانەوە زانایانی ڕۆژ ئاوا تیمی پزیشکیان نرد لە لێکۆڵینەوەیەکی وردا بۆیان دەرکەوت خەڵکەکە دەچن ئاو لە کانی و ڕووبار و ئەوانە دێنن مێشەڕەشکەش یەکجار زۆرە دەچێتە دەم ئاوەکە و لە ناو ئاوەکەدایە و تیا دەمرێ خەڵک بە مێشەوە دەیخوا سبحان الله بۆیان دەرکەوت ئەو ئاوە پیس بووە بەو مێشە بەڵام کە مێشەکەی تیا مردووە شتێکی تیا پێڵم بەکتریۆڤەیچ واتە بەکتریا خۆرە باڵەکەی تریشی تەقیەوە بۆتە شیفا خەڵکەکە کە ئەو ئاوایان خواردوتەوە خوا شیفای داون یەکسەر دەرکەوت فعلەن وایە دەرمانەکە ئەو نەخۆشیە لە باڵەکەی تریا دەرمانەکەی تری هەڵگرتووە بە 200 ساڵ ئەمجا فەرموودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەردوو فەقەرەکەی فإن في أحد جناحيه داء وفي الآخر دواء دەرکەوت ئەمجا زانایانی ڕاستەقینە سەریان دانەوان لە ئاستی حەزرەتی ڕەسوول الله دا صلی الله علیه و سلم ڕوحمان بە قوربانی بێ بەڵێ مسلمانان ئێمە خاوەنی ئەو پێشەوایەین دینی خوا دەبێ ئاوا وەریگری ئەوەی فەرموودەی صحیح بوو لە قورئانە هاتبوو بێشک دەبێ گومانت بەرامبەری نەبێ بەڵام تۆ دایمە لە گومان و قەلەقیدا بژی ئێتر ئەگە مسلمانێکی لار و لەوێریشمان لە دەرچێ لەسەر ئیسلام حساب نابێ خاڵی کۆتایی بریتیە وصدقه العمل قورئان هەمووی بخوێننەوە تێیدا نووسراوە إن الذين آمنوا وعملوا الصالحات هەموو قورئان ئەوەیە لەگەڵ ئیماندا عملی صالح ئیمان لە بینی خۆت و خوادا ڕزگارت دەکا ئەی چی ڕزگارت دەکا لەگەڵ خەڵکە عملی صالحات عملی صالح نیشانەیە وکەیمە خالیسەن بۆ خوا بیکەیت زۆر کەس کار و کردەوەی چاک دەکا بەڵام وەڵڵی چونکە هێندەی بۆ ڕیا و بۆ باسکردنی خەڵکە تامی نامێنێ کردەوەیەکی چاک کە خەڵک سەرفراز دەبێ و تۆن ڕزگاری قیامەت دەکا بیست پێرە بەخوا لە بینی خۆت و خوادا خۆت چاکە قەت سەیری خەڵک مەکە چیت پێ دەڵێ بینی خۆت و خوا پاکە بینی تۆ و خەڵک پاک دەبێت عملی صالح ئەوەیە خالیسەن بۆ خوا کرابێ دووەمیان عملی صالح بە پیش شوێن دەگۆڕێ ئێستا لە وەختی نوێژی جومعەدا گەورەترین عملی صالح بۆ جەنابتان ئەوەیە کە هاتوون بۆ نوێژی جومعە خوشکێکی ئێمە دوای جومعە دەچێتە بازاڕ گەورەترین عملی صالح بۆی ئەوەیە کە حیجابێکی لەبەرایە کە نمونەی ئافرەتێکی مسلمانی ناو کۆمەڵگاکەمان نیشان دەدا ئەوە خەڵکینە من ئیلتیزامم بە سوورەتی نور و ئەحزابەوە کردەوە بۆیە بە پۆشتەی هاتوومە بازاڕ مانداریەک دەکەی عملی صالحی تۆ ئەوەی ئاگال لە زمانت بێ بەو زمانت تەشهیر و بوختان بە خەڵک نەکەی بابەتەکان و سڕیاتی خەڵک نەدەرکێنی ئەوە عملی صالحی زمانە ئەچیتە ناو کار و کەسابەت و نان خواردنەوە ئاگال لە پارۆکەی دەمت بێ عملی صالح ئالەوێدایە لەسەر مێزی نان خواردنە ئاگال لێ بێ نانەکەت حەڵاڵەیان نا علامەی زەمان مەلا سەعیدی کوردی سەعیدی نەوڕەسی ڕەحمەتی خوای لێ بێ خەڵک هەدیەیان بۆ دەبرد ئەی فەرموو وەری ناگرم هەندێک ڕەخنەیان لێگر وتیان قوربان مامۆستای بەڕێز خەڵک لە خۆشەویستی تۆدا هەدیەت بۆ دێنێ بۆ هەدیە پێغەمبەری خوا وەریگرتۆ ڕەدی دەکەیەوە
فەرمووی پێغەمبەری خوا یەقینی هەبوو کە پێغەمبەری خوایە و خەڵکیش لە خۆشەویستی ئەوە هەدیەیان دەدایە وەری دەگرت بەڵام خەڵکی لەبەر حرمەتی دین هەدیە بۆ من دێنن نەک وەکو سەعید بە ئەولیای خوام دەزانن جا ئەگەر وەری بگرم ئەولیای خوا نەبم واللهی غەدرم کردو بە ناوی دینی خوا و دنیا بخۆم ئەگەر خۆم بە ئەولیا و پیاو چاک بزانم کەواتە بوغڕا بووم نەعوذ بالله خۆم پێ پیاو چاک بێ پیاو باشان دەبێت بترسن لەوەی کە خوا عاقبەتیان بە شەڕ نەژیانڕێ چۆن من لە ئێستاوە کارتی بەهەش بدەمە دەست خەڵک ئەوە بەدەستی من نییە لەبەرەوە هەدیەکە وەرناگرم با بوغڕا نەبم خۆم پێ پیاو باش بێ خۆ ئەگە پیاو باشیش نەبم با خەڵک بە ناوی دینەوە خزمەتم نەکا سبحان الله لەم واعیە کاتێکیش محەممەدی کوڕی سیرین کە عالمێک بوو بەدەستی خۆی کەسابەتی دەکرد لەسەر گیرفانی خەڵک نەدەژیا باید 40,000 دیناری ئەو زەمانە ڕۆنی شلی کڕی وەکو زەید کە بردی بیکاتە شوشای بچووکە و چیلۆ بیفرۆشێ بینی لە ناو یەکێک لە مەنبەعەکانە مشکی تۆپیوی تێدایە و تیا ڕزیوە بۆیە وتی ئەگە بیدەمەوە بە خاوەنەکەی ئێستا مشکەکەم دەرێناوە فڕێمداوە مختبەریش نییە فەحسی بکە وەڵی کابرا بێویژدانە بەخوا بە یەکی چکەی دەفرۆشێ و هەر دێتەوە بازارەوە ئەی من بیفرۆشم ئەو خەڵکە ئەم پیسیە چۆن بخوا هەر هەمووی بەدەشتا وەرکرد و ڕشتی پارەکەشی نیوەی نەدابوو وتی ئەگە فرۆشتم پارەکە دەدەمێت کابراش خواخوای بۆ مێ لە کۆڵ بێتەوە ئیستیغلالی پاکی ئەم زانایی کردبوو لەسەرەوە خرایە زیندانەوە کە پارەکەی پێ نەدراوە ئەو عالمە گەورە لەسەر ئەو معاملە حەڵاڵە والله دەیتوانی هەمووی بفرۆشێ هەموو ئەو ڕزقە پیسە بداتە خەڵک و کەس نەزانێ و قازانجێکی بێ شمار بکە بەڵام وەصەدەقەه العەمەل ئەو کردار ئەو ئیمانە دەبێت لە ناو کۆمەڵگادا ڕەنگ بداتەوە پیاوی ئاوای ئیسلام پێگەیان خرایە زیندانەوە مدیری شورتە پێی بوون مامۆستا تۆ لەگەڵ خەڵکات جیاوازی والله ئەوەندە ئەمینی قەت ڕاناکەی هەموو ئێواران کە دنیا تاریک بوو با کەس پێی نەزانێ بڕۆ بۆ ناو ماڵ و منداڵەکەت بەیانی کە نوێژی بەیانیت کرد وەرەوە بۆ سجن وتیت والله یارمەتی نادەم لەسەرەوەی تۆ بەهۆی منەوە پێشێلی قانون بکەیت کاکی من قانون بۆ هەمووان وەکو یەکە مەلا و فەلا و فڵان کەس ناناسێ تۆ دەتەوێت هاوکاریم بکەیت بەڵام منیش یارمەتی تۆ دەم لێرەوە فێری بێ قانونی بی با قانونی وڵات فەرقی خەڵک نەکە ئەها سبحان الله زاریوە کابرا دیندارە ئیشێکی لە دایرەیەک بۆ نەکرێت لێی دەکا چۆن منەوەیشەم بۆ ناکرێت نەخێ دەبێت تۆ یەکەم کەسی دیندار بی کە ئیلتیزامت بە قانونەوە هەبێ بێمنەت بە بڵێ ئیشەکەم یاسایە بۆم کە یاسایی نیە زۆر مەمنونم بۆ بمەکە با یاسا لە وڵاتە بەرقەرار بێت ڕێگەی بە مدیری شورتە نەدا ئیزنیدا بۆ ماڵەوە ئەو ڕۆژەی ئەنەسی کوڕی مالیک وەفاتی کرد لێیان وەفاتی کرد وەسیەتی کردبوو وتی ئەگەر مردم خواناسترین و عالمترین خەڵکی سەرزەوی کە من شکی بەرم ئەو سەحابە کۆتا سەحابەی پێغەمبەری خوا سەڵسەلام کە لە سەرزەوی مابوو عمری لە 100 ساڵ تێپەڕی کردبوو وتی با محەممەدی کوڕی سیرین کفنم بکا و نوێژی مردوم لەسەر بکە کە سوکاری پرسیان وتیان واللهی لە سجنایە چون بەدوێە مدیری سجن وتی ئازادی یەکەم بڕۆ نوێژەکە کفنەکەی بکە و نوێژەکەی بکە و ئەنجا وەرەوە وتی واللهی شەرع دەفەرمێ بەبێ پرسی خاوەن قەرزەکە نابێت لە سجن بچمە دەرەوە نوێژەکەم قبوڵ نابێت چون پرسی خاوەن پارەکەیان کرد کە هێشتا ئەو فێڵبازیش بوو بەڵام یاسا شەرعەکەی جێبەجێ کرد وتی قەی ناکە با بڕوان کفنەکە بکە و نوێژەکە بکە و ئەنجا بێتەوە سجنەکە چوو بە پرسی خاوەنەکەی ڕۆیشتە دەرەوە ئێستا کابرا ئەو هەموو دەفتەر دۆلارەی خەڵک دەبا جاری واڵە عمرەشم کردووە حەجیشم کردووە نوێژیشم کردووە صدقه العمل بأم إيماني ناودڵ لەناو بازارەکە ڕەنگ بداتەوە هەروەکو ئەم عالمە ئیلتیزامی پێوە کرد فقی ئەولەویاتمان هەبێ ئێمە زۆر میلەتێکی الحەمدولله لە بواری عیباداتە دیندارین بەڵام خوشکێکی بەڕێزمان ئەگەر لە نوێژی نیوەڕۆدا مێردەکەی چۆوە لە بازارەوە پێویستێکی سەر جێگای هەبوو لەگەڵیدا وتی بە ڕۆژوم ڕۆژی سنەت ڕۆژی پێنجشەممە یان دووشەممە لە شەرع واجبە ڕۆژوەکەی بشکێنێ بۆ ئەوەی ئارەزووی مێردەکەی تێرکە گەورەترین عیبادەت ئەوە بۆ ئەو لە ڕۆژوەکە گەورەترە با مێردەکەی بەدڵشکاوی نەچێتە دەرەوە ئەها دینەکەی خوا ئەبێت لەگەڵ واقعا بێ لە ڕۆژی جومعەدا کابرایەک شەوی جومعە هەمووی شەو نوێژی کرد بێت تا بەیانی نەخەوت بێ واللهی گوناهبار دەبێت کاتێک کە لە نوێژی جومعە دەخەوێ نەخێر شەوەکەی بە ئاگام مەیە کەمترین عیبادەت لەبەری بەیانە بکە بۆ ئەوەی لە وتاری جومعە خەونەیە هیوایە شەو زۆر شەو نوێژی کردەوە وتاری جومعە ئاگای لێ نێخەوتووە بۆیە لە ئیسلامە دەفەرمێن ڕۆژی جومعە بە ڕۆژوو مەبە با بە نەشات و تێریەوە بێتە مزگەوت و خەونوشکە نەدباتەوە خوتبەکە گوێ لێ بگری خێری زیاتر لەوەی کە ڕۆژێکی سونەت لە ڕۆژی جومعەدا بگری دڵی ماڵ و منداڵەکەت خۆشکەوی بیکەی با هەنگێک بسەیرانێک لەگەڵیاندا نەک عیبادەتی خوا بە ڕۆژوو جێبەجێکەی ئەمانە هەمووی شوێنی خۆیان هەیە عمرەکردن بۆ خۆشەویستیە ئێستا خەڵکانێک هەیە تووشی کێشەی خێزانی بۆ لەسەرەوانە وەنمونە کەسێک دەیەوێ دایکی بەرێ بۆ عمرە واجبێکی شەرعیە بیبە خێزانی دەڵێ دەبێت منیش بەری دەڵێ باشە با بە یەکەوە بچین نەوەڵان نابێت لەگەڵ دایک تا بچم ئەم کاتە واز لەو عمرەیە بێنە با ئاژاوی خێزانیت بۆ دروست نەبێت
واجبەکە پێش سونەتەکەیە تەبایی خێزانەکەت واجبە عمرەیەکردنی سونەتە ئەم سونەتە واز لێ بێنە بەڵام با تەبایی خێزانەکەت تێک نەچێ و ئاژاوی ناو خێزانەکەت بۆ دروست نەبێت ئەگەر ئاوا لە دینی خوا حاڵی بووین وەڵای هەمومان سەرفراز دەبین داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی یا ڕەبی خوا جوانتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی و کردداری پێ بکەین خوای پەروەردگار بە ڕەحمەت و بەزەیی خۆت بارانی ڕەحمەتمان لەم ساڵیشا لە کاتی خۆیان بۆ بنێری یا ئەرحەم الراحمین بارانی پڕبەرەکەتی خۆتمان بەسەرا بارێنی زەویەکەمان بۆ ئاوەدام بکاتەوە بارانێکی ڕەحمەت بێ ئەم خوێن ڕێژ و فیتنەیە خوایە لە وڵاتەکەمان و وڵاتی موسڵمانانکە و جیهاندا کۆتایی پێ بێ یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەیت ئەم ناکۆچیە سیاسیی لە هەرێمی کوردستاندا هەیە خوای ئیسلاحی حاڵمان بکەی و کۆتایی پێ بێ یا ڕەبی خوا ئەو شەڕ و فیتنەی کە ئێستا چوادەوری گرتوین ئەم هەرێمی کوردستانەی لە سەلامەت کەی و ڕەحمیش بە هەر کەسێ بکەی کە لەژێر هەڕەشەی جەنگدایە خوای هیچ کەس هەڕەشەی جەنگی لەسەر نەبێت لە جیهاندا ئاشتێکی سەرتاسەری هەمومان بگرێتەوە یا ڕەبی خوای ئەو پێشمەرگانەش کەوا دیفاع لەم خاکی کوردستانە دەکەن و ڕۆڵەی ئەم میلەتە موسڵمانان خوایە مەحفوظ و پارێزراویان کەی خوایە ڕۆڵەکان بە مەحفوظ و پارێزراوکەی برایانی ئاسایش و پۆلیسەکانی هاتوچۆ کە ئەمن و ئەمانی ئەم خەڵکە لە ئەستۆیاندایە خوایە تۆش بەهانایە لێو بێ و فریایان ڕەستیان بی و دیندار و خواناسیان کەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی ئەوانەی دەستکورت و نەدارن دەرگای ڕزقڕۆزیان لێ بکەیتەوە یا ڕەبی خوای هەر کەس گرفتارە بە هەر موشکیلەیەکی گەورەوە یا فەتاح یا دەرگاکەرەوە دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیەوە خوایە هەر کەسێک کە گرفتارە بە هەر موشکیلەیەکەوە خوا دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیەوە هەر کەسێک نەخۆش و لەش بە ئازارە خوا شیفای بەخێری بۆ بنێری هەر کەسێک نەخۆشی نەفسی و دەرونی هەیە خوا دڵ و دەرونی ئاسوودەکەی و شیفای بەخێری بۆ بنێری عاقبەتمان بەخێر بجێڕی ئامین ئامین والحەمد لله رب العالمین